بەرازیل نقمی ئاگرێکی زۆر گەورە دەبێت. ئەمەش بەهۆی گرگرتنی مۆزەخانەیەکی نەتەوەیی لە ریۆ دی جانێرۆ کە تەمەنی بۆ 200 ساڵ دەگەڕێتەوە. گڕی ئاگرەکە ئاسمانی شەوی ڕووناک کردەوە. ئەمەش لەگەڵ هەوڵی کارمەندانی ئاگرکوژێنەوە و کرێکارانی مۆزەخانەکە بۆ دەرباسکردنی کەلوپەلە مێژوویەکان لە سوودان. لە بەیاننامەیەکدا ڕاگەیەندرا ئەم مۆزەخانە پڕبەهایە کە پارچە ئاسەواری میسری هونەری یۆنانی ڕۆمانی تێدایە لەگەڵ هەندێک لە ئاسەوارە بەردینەکانی بەرازیل لە کاتی کەوتنەوەی ئاگرەکە لە کاتژمێر 7:30 ئێوارەی ڕۆژی یەکشەممە بەڕووی هاوڵاتیان داخرا. کاربەدەستانی مۆزەخانەکە گوتیان کەس بریندار نەبووە و تاکو ئێستا ژڕوو نییە هۆکاری دروستبوونی ئاگرەکە چییە؟ ئەوە گەورەترین مۆزەخانەی مێژوویی نەتەوەییە لە ئەمریکای لاتین کە دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ بەر لە ئیستا. مەزەندەکردن و کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە بۆ زیاتر 100 ساڵ دەگەڕێتەوە. ئاسەوارمان هەیە لە دانبێدرۆی دووەم و دانبێدرۆی یەکەم. ئیمپراتۆرانی بەرازیلەوەن وە پارچەی زۆر دەگمەنمان هەیە. ڕۆبێرت ڕووبادی وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەوە گوتی 80 کارمەندی ئاگرکوژێنەوە بەرەنگاری ئاگرەکە بوونەتەوە و لە نیوە شەودا کۆنتڕۆڵی ئاگرەکە کراوە و دەبێت لە چەند کاتژمێری دیکە کۆتایی بە کوژانەوەی ئاگرەکە بهێنن. کارمەندانی مۆزەخانەکە و دانیشتوانی ریۆ دی جانێرۆ بە غەمگینیەوە سەیری سووتانی مۆزەخانەکەیان دەکرد. ئیزابێل راماهلۆ دانیشتووی ریۆ خەفەتی زۆری خواردووە کاتێک بینیویەتی مێژووی وڵاتەکەی وێران دەبێ و گوتی دەبینم مێژووی وڵاتەکەم دەبێت بە خۆڵەمێژ ئیدی هیچ بەهایەکی نەما. من نەمبینیوە ئەوە چی ڕوودەدات تەنها بەشێک لە مێژووەکەم دەبینم. خانۆی ئیمپراتور ئەو شوێنەی ئیمپراتور دان پێدرۆی دووەمی بەرازیل لی دەژیا گڕی گرتووە خاپوو بووە. دەبینم مێژووی وڵاتەکەم دەبێت بە خۆڵەمێش و هیچ بەهایەکی نەما. من حەپەساوم. بە گوێرەی ئەو ماڵپەڕا مۆزەخانەکە زیاتر لە 20,000 پارچە ئاسەواری مێژووی بەرازیلی و وڵاتانی تری تێدا پارێزراو بوو و زۆرێک لەو پارچە ئاسەوارانە لەلایەن ئەندامانی خێزانی شاهانەی بەرازیلەوە هاتوبوون و کۆکرابوونەوە.